ئالوودا ئەو فیلمەی ڕۆچێتە ناو کۆمەڵێ گرێوە. بەبینینی فیلمی ئالوودا تێکەڵی خەیاڵ و نەستی دەرهێنەر و نووسەر و کارەکتەرەبی. فیلمی ئالوودا لە بەرهەمهێنانی دەستگای میدیایی کورسات و کۆمپانیای گلۆبا و هەروەها لە دەرهێنانی سیروان محەممەدە. بەرنامەی ئەم هەفتەیەمان تایبەتەکەین بە فیلمی ئالوودا. سڵاوتان لێبێ بەخێربێن. سپاس بۆ ئامادەبوونتان. تاوان نهێنی دراما لە فیلمی ئالوودا چی ئەم سێ ژانرە کۆ کاتەوە پێکەوە؟ بەڵێ. لە ڕاستیە من ئەم نەوع دابەشکردنەش لە فیلمە زۆر جار بە هەڵامینم، بەڵام نەریتێکە هاتووە لەبەرەوەی ژیانی ئینسانەکان، یعنی هیچ مرۆڤێک بەتاڵ نییە لە لایەنی دووەم تا بە تەنهایەک لایەنی ببینی، یعنی ئەگەر بەشێک لە شەڕی تیابێ بەشێک لە خێری هەرتیایە. بەڵام ئەمە دابەشبوونێک ئێستا لە سینەمایە وترێ چەندەم فیلمە من هەستەکەم زیاتر بارە ڕۆمانتیکەکەی زاڵە بەسەر باری تاوان و حتا نهێنی بوونەکەشی. بەڵام وەک سیناریۆکە ئاخوازێ، یعنی وەگەوەی سیناریۆکە پێویستێتی بەشێک لە کێشەکانی کۆمەڵگا، ینی ئێستا زۆربەی فیلمەکانی دنیاش ناچارم پەنا بۆ ئەمە ببن بۆ ئەم نهێنیانی کە لە ناو ژیانی تاکەکانی کۆمەڵا هەیە. ئەم نهێنیانە ئایا تا ئێستا ئێمە ڕوومان هاتووە باسییان بکەین یان هەر پەردە پۆشمان کردو و پێمان وا بۆ مرۆڤی کورد مرۆڤێکی بێگرێ و بێتاوانە کە لەم فیلمیا پەردە لەسەر و نهێنیانە هەڵە درێتەوە تاوانی مرۆڤی کورد، ناشرینیانەکانی ڕوخسارە دێزەونەکەی پیشانە درێتەوە و لەگەڵەوەشە بۆ ئەوەی فیلم تووشە و کێشەیە نەبێ کە ئاخیر جار ئایا تاوانبار سزا درێیانە لە کۆتاییە بێ بە نەوعێک لە ئەتوانم بڵێم پۆلیسی وەک لە تاوانیش. لە شانەوە بۆ موزیک، لە موزیکەوە بۆ سینەما، ئەم سێ هونەرە پێکەوە چۆن گرێ ئەدەی؟ لە دوجاریشە هەستەکەین یان ئەزانین کە سینەما کۆکەرەوەی هەموو هونەرەکانە. سەرکە ئەمانە هەرسێکیان بەخۆیان جۆرەکەن لە هونەر، بەڵام لە کۆتاییە ئەو تا بە هەمیان ئەڵێن هونەر. ڕاستە من شانۆم خوێندووە و ئەتوانم بڵێم حەزە زۆرەکەشم زیاتر بۆ نواندنە لە شانۆیە، بەڵام لە بینی شانۆ و سینەمایە ئەو نێوانە کە بۆ من بووە گۆرانی وتن ئەویان تەناوکە خولیایەکە بینم. هەموو جارێکی ژوتومە من ئەکتەرێکم کە گۆرانی ئاڵێم، گۆرانی بێژێک نیم کە نواندن بکەم. بۆیە بۆ من تا ڕادەیەک ئەوەی شانۆ و سینەماکە ڕەنگە بتوانم بە ئاسانی وەکو یەک لە یەک لایە کۆیان بکەمەوانێ، بەڵام گۆرانی وتنەکە ئەگەر چی وەکو وتمان ئەویش جۆرەشتری هونەرە، بەڵام من تۆزێک جام کردوونەتەوانێ بۆ ئەوەی کە سەر لێ شەوانێک بۆ خۆم و بۆ ئەو کەسانش کە فاڵەوەی ئیشی منەکەن دروست نەبێت. ئەو کاتانی کە گۆرانی ئەڵێم و کاتانی کە گۆرانی بێژم و کاتانی لە پرۆگرامێکم کە تایبەتە بە هەری سەلامی وەکو گۆرانی بێژ، تەنها ئەو ڕێگەیە تەنها ئەو مەجالە بارزەکەم و وەکو تر عنی هەوڵ نایم یان نامەوێ کاریگەری هیچیان لەسەر ئەوی تریان دروست بێ. هەرچەنە من پێم وایە بگەڕێمەوە سەر شانۆ ئەوەی کە بە شانۆیە تێپەڕی بێت، ڕاستەوخۆ زۆر زۆر دنیابینی و زۆرتی تری ئەگۆڕێ کە پێم وایە بۆ من ئەگەر چەند پۆینتێکی سەرکەوتن ئەگەر هەبێت من ئەگەڕێمەوە بۆی کە ڕۆژە لە ڕۆژان بە ڕێگەی شانۆیە تێپەڕیوم و هیوادارم ئەم سێ کارە کە من خەریکم پێیانەوە مەشغوڵم ئەگەر زۆر زۆریش بە باشی نەم کردبێت، بەڵام خراپ نەبێت لای گوێگرەکان و لای بینەرەکانیش. سەرکەوتوبی کارەکانی جێگەی دەستخۆشیە. سپاس دەکەم، مەمنونم. ژیر سینەما ئەتوانێ واقع بگۆڕێ؟ بەتەئکید سینەمایشێکە لەو چەکە گرنگانی ئەمڕۆ لە دنیاە. هەر وڵاتێک سینەمای بەرێ بەرەو پێشەوانەیە ئەتوانێت مجتەمەعی خۆی بەرەو پێشەوانەیە، ئەتوانێت ئیسلاح لە مجتەمەعی خۆیان بکە، ئەتوانێت ئیسلاح لە سیاسەتیا بکە، ئیسلاح لە اقتصادیا بکە. سینەما بەتەئکید دەتوانێت واقع بگۆڕێ، واقعی هەر وڵاتێک، هەر نەتەوەیەک، هەر نیشتیمانێک چەند باش بێ یا خراپ بێ. خراپ بێ ئەتوانێت لە ڕێی سینەماوە مەسەلەن تەوعیە بڵاو کاتەوانێت، ئەتوانێت باشتری کات، ئەتوانێت چاکسازی تیا بکە و جیلێکی تازە پێگەێنێ. و ئەگەر مجتەمەعەکەشی باش بێ بەتەئکید دەتوانێت باشتری کات لە ڕێی سینەماوە. بەڵێ دەستە خۆش بێ.
ڤانیا تۆ لە چەند کارێکە بەشداری و کردووە هەرێکێکیان بە ئەزمونێکی تایبەت بەخۆی ئەزمموی ئالوودە بۆ تۆ چیە گەیەنێ و چۆن بوو؟ ئەزمموی ئالوودە ئەزمونێکی جیاوازتر بوو لە کارەکانی تر کردومە لەبەرەوەی چیرۆکێکی جیاوازتر بوو لە کارەکانی ترکە کردومە و بینیومە و هەروەها بەر کۆمەڵە ئەکتەری زۆر باش کەوتم ئەمانە هەمووی بۆ خۆی نقطەیەک بوون کە من ئەزمونێکی زۆر باشم لێ وەرگرت هەم لە ڕووی ئەوەی کە تەواوی ستافەکە ستافێکی خۆماڵی بوو جیاواز بوون لە کارەکانی تر. بەڵێ دەستە خۆش بێ. بۆ ئالوودەی نواندن بووی لە ئالوودەیە؟ خۆی هوەر ئالوودەبوونە جۆرێک ئالوودەبوونە بە جوانیەوە. من ئەمەوێت لە خلالی و پرسیارانەوە هەنێک شت بڵێم لەسەر ئەم تەجروبەیە بەڕاستی کە بەڕای من ئەوەی کە وای کردبووم کارە سەرکەوتوو بێ سەرکەوتوو بە قیاسی من ئیتر خەڵک چۆن تەماشاکەوە گرفتی خۆیەتی لە ڕاستیە لەبەرەوەی لە بیدایەتی کارەکەەوە لە سناریۆوە تا کاتی وێنەگرتن و تا هەرچەنە لە دواییە لەو کاتەیە کە کارە چێتە سەر مۆنتاژکردن ڕەنگە یەک کەس دوو کەس زیاتر ماندوو بوون بەڵام لە سەرەتاوە کارکاری گروپ بووە ڕاستە کەسێک سناریۆکەی نووسیوە بەڵام گروپێکی نووسینەوەی سناریۆ هەبوون کە دوو جار سێ جار ئەم دەقیان پیاچوونەوەیان بۆ کردووە و بۆشایەکانیان پڕ کردوێتەوە گروپی نواندن من زۆر سپاسی شوانەکەم شواتوف دوو مانگی ڕێک وەرکشۆپێکی کردەوە و هەمومان ڕۆژانەوەکو چۆنەچی بۆ پرۆڤی ئیشێکی شانۆیی لەو پرۆڤانە ئامادا بووین تایبەت بە فیلمی ئالوودە بوو. بڵێ ینی خەڵک زۆر جار وا هەستەکە یاڵڵا چمە بەردەم کامێرەک ئەوە نییە ینی بەرەمێنانی فیلم ڕێک ئالوودەبوونە بە جوانی بینینەوە ینی ڕۆحت هەستیارە بێتەوە لەو سەردەمایی تر حتا لە خانەوادەکەت دابڕێ بڕێک لە تاقە و هێزی تۆ خەرجەکەی کە ڕەنگە مرۆڤێکی تر بۆ بەرهەمێنان خەرجی نەکا کە تاقی عەقڵ و کە وزەی دەروون و کە ئەحساساتی تۆیە بەڕاستی ئەوانە جێگی دڵخۆشین لە فیلمەیە لە پاڵ ئەمانیشە گروپێکە بوون لە تەکنیکار کە من سوپاسیانەکەم هەموو جارێک سوپاسم کردوون و شانازیان پێوەکەم و دان بەوەیانێم کەوەی ئەوان دەرباری سینەمایی زانن ئێمە بە تەجروبەی زانین و ڕەنگە لەوەی ئەوان کەمتر بێ و تەسەورەکەم ئەم ئەبوونی ئەم گەنجانەش لە داهاتووە هەر ببێ بە پاڵپشتێک بۆ دروستبوونی سینەمایەک کە کەمتر ڕەفاقەت و جۆرێک لە سیستمی خێڵەکایەتی و ئەمانە بەڕێوەی ببا دڵخۆشم بە ئامادەبوونیان ئەم تەجروبەیە وابینم بۆیە یەکەم هەنگاویەوە تا ئێستاش کە فیلمەکە نزیک بە مانگێک بێ نمایشەکرێ هەر بۆ هاتنە دەرەوە لە کارکتەرەکەشم ڕەنگە پێویستم بە کات هەبێ. من وەکو بینەرێ قساکەم من وەک خۆم کە سێری فیلمی ئالوودەم کرد بەڕاستی ئالوودە بووم بە نواندنی هەریەکێکتان جێگەی دەستخۆشین سپاس بۆتە. ئەگەر بڕۆمەوە لای هەردی گۆرانی چ ڕۆڵێک ئەگەڕێ بۆ گزارشکردن لە فیلمێکی سینەمایی و بانگەشەکردن بۆی؟ بابەتی گۆرانی یان موزیک لە ناو فیلما من پێم وایە فیلمێک ئەتوانێت هیچ کام لەمانەی نەبێت بەڵام وەک دەبینین زۆرینەی فیلمەکان کە ئەگەر گۆرانیش تایە حەزوری نەبێت موزیک تێدا مثلەن ئەبیسترێ پێم وایە زۆر جار بۆ زیاتر کەشفکردنی لەحەزەکەیە ئیتر لەحەزەیەکی تراژیدی بێت یا ڕۆمانتیک بێت یان هەر شتێکی تر بێت بەبۆچێنی من موزیک ئەتوانێ کاریگەری دیمەنەکە لەسەر بینەر زیاتر بکات. من جاری تریژەم قسەیەم کردووە لە هەندێک فیلمە ڕەنگە ئەم بەکارهێنانە جۆرێک لە فێڵی تیا بێت کاتێکە بینی دیمەنێک بەو شێوەی کە ئەبێت کاریگەر بێت نییە ڕەنگە ویست بێت یان مۆسیقا یان گۆرانی ئەم کەلێنانە پڕ بکاتەوانێ بەڵام خۆشبەختانە من ئەگەر لە فیلمی ئالوودەشە نەبوومایە کە کاتێک ئەیبینم ئەزانم موزیک بە وەعیەوە لەم فیلمایە بەکار هاتووە بۆ ئەوە نەبووە کە بمانێت تەنها بە موزیک سەرنجی خەڵک ڕابکێشین زۆر شارەزایانە حتا خودی ئامادەکردنی موزیکەکە کە مامۆستا نۆرۆس بە خۆشحاڵی و ئەنجامیەوە زۆر شارەزایانە ئەنجام درراوە بەڕاستی تۆزانی ئەم موزیکی فیلمە نەکی گۆرانی نەکی شتێکی تر و زۆر شارەزایانەش لە شوێنی باشە بەکار هاتووە. بابەتی گۆرانی ئەمە تۆزێک مۆسوعێکی ترە
ئەو فیلمانی کە گۆرانی لە ناوەڕاستی یان ناوڕۆکی فیلمەکە هەیە یان لە کۆتایی فیلمەکە هەیە ڕەنگە ئەمایان زیاتر ئەو نقطەیە بێت کە پێشتر باسم کرد کە بۆ زیاترکردنی کە ئەو کاریگەریە کە فیلمەکە لە دیمەنێکیان لە کۆتاییەکەیە پیشانی ئايات هەندێک جاریش نەکەنە جار زۆر جاریش فیلمێک خودی فیلمەکە ڕەنگە هیچ گۆرانێکی تێدا بەکار نات بێ بەڵام لە دنیای ئەم شتە هەیە گۆرانیەک تایبەت بەو فیلمە دروست ئەکرێت وەکو لە مەسەن لە هاڵیوود لە بۆلیوود لە ناو لە ئێران لە تورکیا و وەکو ئێمەش کە بۆ نمونە بۆ فیلمی ئالوودا لە ناو خودی فیلمەکەیە گۆرانیەک بوونی نەبوو ئەمە باسێکی گۆرانی وەرم بۆ بکەی بزانم چۆن ئەم بیرۆکەیە سەرچاوی گرت و چۆن توانیتان تێکەڵی گرتەکانی ئالوودەیکەن. گۆرانی وەرە من ئەوەی ڕاستی بێت پێش دەست پێکردن بە دروستکردنی فیلمی ئالوودە من گۆرانیەکەم دروست کرده بوو بەڵام نازانم بۆچی هەر بڵاوم نەئاکردەوانێ کە داخڵی ئەم پرۆجەکتەی فیلمی ئالوودە بووین لەگەڵ خوێندنەوەی سکرێپتەکە وەکو مامۆستا پێشڕۆ باسی کرد لە ڕۆژانی پرۆڤەیە کە من هەندێک جارە ڕۆشتم بۆ پرۆڤە ئەم بینی دوو ئەکتەریتر لە دیمەنی خۆیانە پرۆڤاکان چیرۆکەکە دیالۆگەکان ناوەڕۆکی فیلمەکە بەگشتی زۆر ئەیبردمەوانێ بۆ ئەو گۆرانەی کە من مەسەڵەن ساڵێک زیاتر بوو ئامادەم کرده بوو هەتا ئەوەی کە پێشنیارم کرد بۆ کاکسیروان و ئەوان و پێما بێ کاکسیروانیش جارێکتر لەگەڵ مامۆستانەوە ڕۆزە کە مۆزیکی فیلمەکەی ئامادە کرده بوو قسەیان لەسەر کرده بوو و ڕای خۆیانەوتە بوو دەرکەوت کە بە خۆشحاڵیەوە ئەوانیش وەکو لایەنی دەرهێنان بەدڵیان بوو و بۆ منیش بەڕاستی چۆنەڵی خێری پێوە بوو کە ئەم گۆرانیە من ماوەیەکی زۆرە دروستم بڵاوم نەکردوتەوانێ چانسی ئەوم هەبوو کە لە فیلمێکی بەم ڕادەیە باشە بتوانم دیمەنەکانی ئەو فیلمە لەسەر گۆرانیەکە بکەین بە موزیک ڤیدیۆیەک خۆشبەختانە خەڵکیش هەم بۆ فیلمەکە هەم بۆ گۆرانیەکە حەز و ئارزوی بینین و بیستنیان زیاتر بوو و یەکێکە لەو گۆرانیانەی کە خۆشحاڵم بەوەی کە بەرەو پێشچوونی لە ناو خەڵکە و لە یوتیوب و لە هەموو پلاتفۆرمەکانی ترە زۆ بەخێرایی ئەڕواتە سەرەوە خۆشحاڵم کە جگە لە نواندن توانیم لە ڕێگەیەکی تریشەوە خزمەت بۆ فیلمە بکەم کە بەڕاستی خۆشەویستە لەلا هاوڕێن ئەمێ شتێکیش بڵێم من و هەردی کارێکی شانۆیشمان هەیە پێکانێ بەڵێ یەکێک بوو لە تەجروبە تایبەتەکان و زۆر خۆشەکان بۆ من هیوادارم دەرفەتی ئەوە بێت کە جارێکی تر هەردووکمان لە ئیشیش تراکەوە بینەوانێ زۆر سپاس. ژیر هەموو کارێکی سینەمایی بێگومان بە کۆمەڵێک کێشە و گرفت هاتیە پەڕێ ئالوودە تا چەند گرفت بوو بۆ ئێوە؟ خۆی طبیعەتی ئالوودە هەر طبیعەتی فیلمەکە قورس بوو یعنی خۆی ئالوودە بوو لەم ڕۆی کوردستانە دروستکردنی پرۆژێکتێک بە نەوعی ئالوودە قورسە جاگەر بتەوێ کلووەکە هەمووی کوردی و خۆماڵی بێ کە هەمووی لە ئالوودە یەک نقطەی زۆر گرنگ هەبوو کە هەمومان کۆچین لەسەر ئەوە تاقەی بەشەری زۆر باش بوو لە ئالوودەیە ئیتر لە کەیترینەوە هەتاوەکو سەری سەرەوە هەمووی کوردن هەمووی مەسەلەن ئەکتەرەکان نەبێکەوانیش هەر گەنجن بەڵام لەوانێت بەشی زۆری ستافەکە هەمووی گەنج و دەرچووی سینەما و ئەو بەشە بووین قورسی ئالوودە لەوەیە بوو وەکوتم لۆکیشنی زۆر بوو باشە ئەکتەری زۆر بوو کۆمبارسمان زۆر بوو کە ئەمانە زۆر بێ ئۆڕێدی تۆ لۆکیشنە زۆر بێ پرۆدەکشن دیزاینیشە زۆر بێ دیکۆر زیاتر دروستکەیتەوانێ لەگەڵ هەموو ئەم شتانەیە هەر هەوڵمانە عیلاجیکەین جا خۆ دەزانین ئێمە لە حاڵێکا بووین مەسەلا هەنەجار جەو یارمەتینە ئەیین ئەچینە لۆکیشنێت تەسویرکەین چی ئەەکەی لەو کاتیا تۆ سێری مەسەرەن کالەندەرەکە ئەکەیت هیچ مشکلەیەکە نییە هەتاوە کە ئەچیتە ئەوێ بارانە لەو کاتیا تۆ مەسەرەن پرۆداکشن مەنەیجەر و پرۆدیوسەر و ئەوانە زەختەکەن کە ئەبێت تەسویر بکرێت لەبەری بودجە سەرف کراوە چیەکەی بێ پلان بگۆڕی ئایا وەکتەرە بۆ یەکرێ یا ئەو لۆکیشنەی تر حازرە ئەو شوێنەی تر حازرە قورسی ئالوودە لەوەیە بوو کە ئەم شتانی زۆر بوو بەڵام بە جوهدی هەمومان
بە جوهدی کاک سیروان و کاک خەیبەر و مامۆستا پێشڕۆ و کاک هەردی و کاک شوان و ڤانی هەمومان یعنی لە پرۆدەکشنەوە هەمووی توانیمانەوە زەحمەتیانە تێپەڕێنین و فیلمێک دروستکەین. دەستان خۆش بێ. ڤانیا ئەزمموی ئەو کەسانەی کە لەگەڵتان بوون بە تەمەنتر بوون یان کاری زۆرتریان لە ئێوە کردووە، ئێوە چۆن سووتان لە ئەزمموی کەسانێک وەرگرت، ئەکتەرانێک داهێنەرانێک وەرگرت لە فیلمی ئالوودەیە؟ من لە چاو ئەکتەرەکانی ترە ڕەنگە کارم زۆر کەمتر کردبێ وەکو نواندن، بەڵام زۆر خۆش بوو بۆ من تایبەت بوو چونکە لەگەڵ چەند ئەکتەرێکی زۆر بەتوانایە کارم کرد کە وەکو مامۆستا پێشڕۆ خۆی مامۆستای پەیمانگایە و کاکشوانیش وەکو مامۆستا پێشڕۆ وتی زۆر هەوڵی لەگەڵیین، ئێمە هەمومان پێکەوە دەست لە ناو دەست یارمەتی یەکترمانەیە پرۆڤەمانە کرد پێکەوە، دیمەن هەبوو کە خۆمانی تیانە بووین لە پرۆڤەیە ئێمە ڕۆشتین بۆ پرۆڤە دائنیشتین سەیری یەکترمانە کرد، زۆر کات تێبینیمان ئەیا بە یەکتر بەڕۆحیەتێکی زۆر پاک و جوانیشەوە لە یەکترمان وەرەگرت، ئەمە زۆر باش بوو و خۆشحاڵێکی زۆر تایبەتی هەبوو بۆ من، سپاسی یەکە بە یەکەیانەکەم، ئەزمونێکی زۆر باش بوو بۆم، دڵخۆشم بۆ یەکە لەگەڵیانە بوو. ئەگەڕێمەوە لا هەردی پێشەوەی پرۆگرامەکە دەست پێ بکەین، مامۆستا پێشڕۆ باسی کۆمەڵێک کاری کرد کەوتی بە تەواوی هەردی وای لێ هاتووە ئەیتر کار لە دوای کارەکە. کاری دوای ئالوودە و چێ بێت هەردی؟ من ئەم ساڵ نازانم بۆ چی وای لاو لە خۆ وای لاو زۆر کەوتمە ناو کۆمەڵێک ئیشی زۆرەوە. فیلمی ئالوودەمان لەو ساڵای وێنەگرت و بە خۆشحاڵیەوە ئێستا خەریکین دەرەنجام و نمایش و نەتیجەکەی بینین. لە فیلمێکی تری سینەماییدا وەکو ئەکتەر بەشداریم کردووە کە وێنەگرتنی تەواو بۆ ئێستا لە قۆناغی مۆنتاژایە. ئێستا حالیان کە ئەم بەرنامەی تۆ تەواو بوو یەکسەرە چەند بۆ پرۆڤەی ئیشێکی مەسرەحی ئەو نەشم نەماوە شانۆیی تا ئەگەڕێتەوە بۆ کارێکی شانۆی؟ بەڵێ دوای تقریبان 9 ساڵ زیاتریش کە بەسەر ئەو کارەیە تێپەڕەکە بەیەکەوە نواندرمانتیا کرد. جارێکی تر لەگەڵ دەرهێنەری بەتوانە کاکشوان کەریمە خەریکی ئامادەکارین بۆ مەسرەحیەک و هەر لەم ساڵەیە کۆنسێرتم ئەنجامیە خۆشبەختانە چەند ڕۆژێک لەمەوە پێش کۆنسێرتێکی زۆر باشمان لە شاری سلێمانی کردووە و لە بینەکانیشە ئیتر خەریکی گۆرانی وتن بووم و جان لە بینەکانیشە تقریبان 4 تراکێکم هەر لەو ساڵەیە بڵاو کردوتەوانە. بۆیە پێم وابێت ساڵێکی هەرچەنە تۆزە زەحمەت بەڵام باش بوو بۆ من و هیوادارم بۆ هەر کەسێکی تریش ئەگەر وابووی بێ باشە وانە بوو بێت هیوادارم ساڵی داهاتووی پڕ ئاکتیڤیتی و کاری باش بێت. ئیتر خەجاڵەتم مەگەر ئیشیشم زۆر کردو دای لێ قوربان و زۆر سپاس. سەرکەوتووبی. مامۆستا پێشڕۆ شانۆ و دراما و سینەما کامیان لای تۆ حەزەکەی زۆرترە گرنگترە ئیشی تیا بکەی؟ ئەزانی سەوسەخان لە زۆربەی ئەو ئەکتەرانی کە لە شانۆ ڕۆشتون بۆ سینەما پرسیاریان کردو هەمویان توانە شانۆ. ئەی من نیم بەتەنیا ئەوە لەبەرەوەی زیندووە سینەما کاتێک زیینوە بێتەوە کە ینی لە دوای مەرحەلەی مۆنتاژەوە کاچێتە سەر پەردە لەو کاتیا زیینوە کە بۆ ئەکتەر مردووە بەڕاستی بۆ هەموو گروهەکە بۆ ستافەکە مردووە. بەڵام شانۆ هەموو کاتەکانی تری ناڵم پرۆڤە کاتێکی مردووە کاتێکە بۆ دروستکردنی و ساتە زیندوی کە پێڵێن نمایش بەرکەوتنەکە ڕاستە و خۆترە لەگەڵ بینەرە ئەو هەستی هەناسەیە ئەو هەستی بێدەنگیە یارمەتی دەرتە بێ بۆ ئینفعالاتت بۆ زیاتر چوونە ناو ڕۆڵەکەوە بۆ گۆڕانکاریە دەرونانی کە ئاکتەر لەسەر شانۆ پێویستێتی. سینەماش دنیاکی تایبەتە من یەکەم تەجروبەی فیلمی درێژە دنیاکی تایبەتە کە هەنێک فێڵ و تەڵەکەی خۆی هەیە یا تەکنیکی تایبەت بەخۆی هەیە کە بەداخەوە من هەستەکەم زۆر جار ئەکرێ سینەما چێژ بەخشتر بێ و سوود ئاوەرتر بێ بۆ کەسەکەی کە ینی هەم کاتی پشووی زیاترە هەم ناوبانگێکی زیاتری بۆ پێیاکە. بەڵام عەزابی بەردەم کامێرە و ئەو زوو بە زووری چوونە ناو کارکتەرە و بە زووی هاتنە دەرەوە پێم وا بێت پێویستی بە هەوڵومان و بوونی زیاتری یەکتەر هەیە تاقیەکی زیاتر دانێ لە بەردەم سینەمایە. بەڕای من شانۆ هەمیشە پێشەنگە بێ و هەمیشە بۆ گزارشکردن ڕازگۆترە بێ.
سپاسانەکەم ئەرکتان کێشە. فیلمی سینەمای ئالوودە لە نووسین و دەرهێنانی سیروان محەممەد. تۆ بە خۆشەویستی زەوازمان نەکرد، بە خۆشەویستی مناڵمان دروست نەکرد. من ئینسانی ڕاستیم بەتەڵی ناو فیلمەکانە نیم ئەنانی. داخەزی یاری قەزەکان نەماکە تۆ لێرە بیت. نواندنی سوپەرستاری کورد شوان عاتۆف و بە بەشداری چەندین ئەستێری سینەمایی هەریەک لە بەیان عوسمان، پێشڕۆ حوسێن، هەردی سەلامی، کاردۆ عەزیز، زمناک و کەریم، بێساران جاسم و ڤانیا سالار و چەندین ئەکتەری بەتوانایتر لەسەر شاشەی سینەماکانی کوردستان نمایش بەردەوامە. دووبارە سڵاوتان لەبێت لەگەڵ کۆمەڵێ کارکتەر کە ئەتوان بڵێم لە پشت کامێرەوە کاریان کردووە لە فیلمی ئالوودە گفتوگۆی زیاتر ئەکەین لەم بەرنامەیەمانە. دووبارە سڵاوتان لێبێ بەخێر بێن. سپاس. کاک نەورۆز ئەڵێن میوزیکی ئالوودە هەموانی ئالوودەی هەیەجانێکی قوڵ کردووە. چی کردووە هەمووان لەژێر ڕکێفی ئەو ئالوودە بوونیان؟ فیدباکێکی باشەکە وایانوتە بێ ڕاستیەکە ئێمە زۆر هی ناڕۆشتین، ینی بە مناقەشەی زۆر دوور و درێژە ڕۆشتین لە سەرە میشە. ینی من هەموو جارێ قسەیەکەم ئەڵێم ئیشکردن ئەوەی ڕەم بێ زەحمەت بێ کە بیری لێکەی تۆژینا ئیشکردنەکە خۆی شتێکی زۆر 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 زەحمەت نییە ئەگەر پێشتر کرد بێت. ئێجا من لەگەڵ خەیبەریش و لەگەڵ ئەحمەدیش زۆر ماقسە لەسەر ئەمە کردووە، لەگە کاکسیروان بدایەت قسەمان کردووە لەسەروی کە مۆسیقایە بێت چۆن بێ و لێرەوە ئاعترافێکی شەکەم لە بەردەمی هەردووکیانە ناخۆشیشە بەزەی کە مشکلە نییە. من ڕاستەکەیار ئەپرۆچێکی کەم هەبوو، تێڕوانیش کەم هەبوو بە شێوەیەکی کامیزبی کەموانە. دواتر ئەم دوو کوڕەوردبینە دانیشتین قسەمان لەسەر کرد بۆچی وا بکەین بۆچی وانەکەین، ئەگەر وا بکەین چییە بێ، شەڕم لەگەڵاکردن لەسەر شتێ شەڕیان لەگەڵاکردن لەسەر شتێکی تر. دوای بۆمان دەرکەوت کە بێ نازانم کەلیمەیەکیە بەس نەزمی ڕۆشنیشەکە ئیقاعات تەقسی عامی ئیشەکە بێ بە شێوەیە بێ کە لەگەڵ معنای عامی ئیشەکە و کارکتەرە ڕیسیەکە بێتەوە هەرواشمان کرد. ئەمە هەتا ئەو مەرحەلەی بیدایەت کە مۆسیقاکانمان بیر لێ کردەوە چی بکەین، من هێشتا دەستم بۆ هیچ نەبردە بوو. دواتر من بە ڕادەیە چوومە ناو ئیشەکەەوە بە کۆمەڵی ئیشی زۆرەوە پیشانمان وتم منم ئیشانم هەمووی کردووە. ئەوی کە زۆر کەس نایزانێ فیلمی ئالوودە چەند ڤێژنێکی زۆری هەیە وەکو مۆسیقا چەند ڤێژنێکم دروست کردو و جۆمان لێ کردوتەوە ئەمانە. لە مەرحەلەیە خیرە مناقەشەمان لەسەرەوە کرێت چۆن ئەگەر ئێمە شتێکیش دروستکەین مێلۆدیەک دروستکەین یا مۆسیقایەک دروستکەین کەم فیلمی پێ بناسرێتەوە، ئەو شتێکە ڕەمێ لە ئۆپرایە هەبێت لایت مۆتیڤ دروستکەین، ینی شتێ دروستکەین کە گوێمان لێ بزانین ئەمە هینی ئەو فیلمێ. من هەر لەو کاتەشا سەفەرمە کرد ڕاستیەکەی، ینی ئەو کاتەی بیرمان لەوە کردەوە لە سەفەرێکی دوور و درێژا بووم لە کەنەداوە بۆ کوردستان بەبێ بەکارهێنانی تیارە لەو کاتەیە ئەوەمانە کرانی من بیرمە ئەوە میلۆدیە لەناو بەلەمێکی گەورەیا بووم لە ناوەڕاستی محیتی ئەتڵەسیا بیرم لەوە کردەوە چی مەسەلەن بێت لە بێزاری خۆمە دانیشتەوە یعنی هەتا ئەو نەچوو بوومە ناو فیلمەکەوە چوومە سەر پیانە دووسێ پیانۆی تیا بوو ینی هەر مێلۆدیەکە هێتە خوارەوە بەردەوام هێتە خوارەوە هەر هێتە خوارەوە ینی بیرمان لەوە کردەوە ڕەم بێ ئەمە مێلۆدیەک بێ پەیوەندی بە نوعێک داون بوونەوە هەبێ بە تێکشکانەوە هەبێ بۆ هەبێ ینی بەڵام بیرکردنەوەیکی زۆر زۆری تێچووە یعنی بە تێچوون بیرکردنەوەیکی زۆر زۆری تێچووە ڕەم بێ ئەکسکیوشنەکەی دروستکردنەکەی زۆر زۆر بەو ڕادەیە ئەوەی تێنەچوو بێ بەڵام زۆرمان بیر لێ کردوەوە ڕەم بێەوە هۆکارێ بێ کە وای لێ کردووە زۆر بکوچێ لەگە فیلمەکەی سەرکەوتوو بێ. ئەحمەد ئەمەیە پرسیارێک لە تۆ بکەم. نوتقی فیلمی ئالوودە چۆن ڕێکۆر کرا هەرچەندە نزیکە لە ناواکەی خۆشتەوە خۆش جارێ پرسیارەکەوان ڕێخستۆ بۆیە نای باوکشمی تێبان
دەنگی فیلمی ئالوودە هەر ینی بە شێوەیەشی گشتی دەنگی فیلمی ئالوودە هەر لەسەر سێتەوە بەڕاستی حسابی بۆ کرابوو لەگەڵ کا خەیبەر بە تایبەت زۆر کات کە پێشەوەی دەستکرێ بە سینەکە بیری لەوا کردەوە باسیەوەمانە کرد کە دەنگ لێرا چۆن نەتوانێ دوایی هاوکار بێ ئەگەر دیقەتی فیلمی ئالوودە بەی بێدەنگێکی زۆری تایە ئەوانە هەمووی حسابی بۆ کرابوو لەسەر سێت هەمووی ینی هیچی بە بێسەبەب نەکراوە لەسەر سێ زۆر باس کراوە تایبەت لەگەڵ ئەم کوڕە لێرە دانیشتووە ئەنجا ئەوانەمە جێبەجێ کردووە بەڵام لەو گرنگتر من لە مقابلەیەکی تری شاوتم پێشتر ئەتوانم بڵێ من بە هەڵەیەکی هوەری باشا ڕۆشتم لە فیلمێکی ترە بەوەی کە سەرسێتی کوردیمانۆک و سەرسێتی وڵاتانی دەرەوە سەیرەکرد لە ڕووی بێدەنگیەوە چوزانم هەتا خەڵک لە نزیکی سێتەکە احترام گرتن لە فیلم دروستکردن و هەموو شتانەی تر کە دەنگ دروست نەکان یا هاوکار بن ئەمانە هەمووی بوو بە کێشە بۆ من لەو ئیشەی ترا لەم ئیشەیە پێشەوەی دەست پێ بکەین بە زۆر بە وریایی مایکرۆفۆنمان هەڵبژار پێشە شتێ مایکرۆفۆنمان هەڵبژارد بۆ ئەوی بتوانین خۆمان بپارێزین لە دەنگی ئەو هەموو مۆلیدەیە لە دەنگی ئەو هەموو سەرجادەیە لە دەنگی ئەو خەڵکی کە جۆمان لێ ناگرن و فیلمسێتی هەم بۆ مهم نییە لەبەرەوە بە بڕای من سەرکەوتنی دەنگی ئەم فیلمە ئەگەڕێتەوە بۆی زۆر بە وردی و زۆر بە وریایی حتا ئامێرەکانیشمان بۆ هەڵبژاردووە بۆ ئەوەی دەنگێکمان دەستکەوێت کە پێشتر لە فیلمی کوردیا جۆ لێ نەبووە و بە خۆشحاڵیەوە ئەوەم زۆر گوێ لێ بێتەوە فیدباکە و خەڵکیش بەڕاستی بڕیا لەسەر بە تایبەتچینی هونەرمەندان ئەگەر وەکو سیاسەکان بیر نەکەنەوە جاریوە ئەوان زۆربەی زۆریان کۆمنتیەوەیان هەیە کاڵێن دەنگی فیلمی ئالوودە بەڕاستی دەنگێکی جیاوازە بەڵام ئەوەی ینی ئامتر بێڵم هەموو فیلمی ئالوودە لە سەر سێت ینی دەنگی فیلمی ئالوودە لەسەر سێت حسابی بۆ کراوە ئەنجا ڕێکۆرد کراوە بەڕاستی دەنگەکەش جیاواز بوو من وەکو بینەرێک دایمەن وەک بینەر قساکەم لەگەڵ ئەو کەسانی کە هێنم بۆ پرۆگرام کە گوێم لە میوزیک یان دەنگە بوو هاوشانی ئەوانی تر پێکەوە ئەڕۆیشت شتێک نەبوو ببێ بە خەلەل یان دەنگێک نەگات یان تەنانەت حساب بۆ شتێکی پچکۆلش کرابوو لە فیلمەکە هەتا لەگەڵ مامۆستا نەورۆزیش وتم ئەگەر ئێمە هەروەکو دووگۆڵی سێریکەین تۆ پاس بێ بە من پاس بەمەوە بە تۆ ینی میوزیک لەگەڵ ساوند ئفێکت لەگەڵ میوزیک شان بەشانی یەکتری بڕۆن ئەگەر دیقەت بێ لەو شوێنانەی کە میوزیک پێویستە هەبێت بەتەنها هەموو دەنگەکانی تر یعنی بە تەواوی بێتەنگە بن یعنی ئەو ئیتیفاقە لە بینی هەرسێکمانە سەرکەوتوبی بژیت خەیبەر لە فیلمی ئالوودە کۆمەڵی ئەرکە پێسپێرا بوو کە گرنگترینیان وێنەگرتن بوو چۆن هەم ئاهەنگی و کرد لە نێوان ئەو ئەرکانی کە لەسرە بوو زۆر سپاس ڕاستی ئەگەر باسی ئەوە بکەین گرنگترین ئەرکیان گرنگترین ئەرگوار ڕاست بوو کە بە من سپێرا بوو وێنەگرتن بوو بەڵام ئەتوانم بڵێم بۆ من ئاسانترینیان بووە غەدرێکی زۆریشم لە وێنەگرتن کرد بە هۆکار بۆ کۆمەڵێک هۆکار بەڵام خۆشبەختانە بە پشتیوانی چەند برادەرێک توانیمان فیلمی ئالوودە تەواو بکەین توانرا کە ئیشێک دروست بکرێت بتوانین پیشانی بینەرانی بین بتوانین بینەران تا حدێک ئەس بکەن کە گۆڕانکاریەگەیە کە کەسانێکی باشەیە لە ناوخۆیان بتوانین فیلمی باشتر دروست بکەین لە داهاتوە ئیشی باشتر بکەین ئەوە جێگەی دڵخۆشی بوو وەکو لایانی وێنەگرتن بۆ من هەر لە سەرەتاوە لە مۆزوعی پریپرۆدەکشنە زۆر بەوردی کارمان لەسەر مۆزوعی لۆکیشنەکانە کرد ئەو لۆکیشنانی کە دیاری بکەین باشە ئەمە هۆکارێک بوو بۆی کە بتوانین لەسەر سێت تا حدێک مۆزوعی سینەماتۆگراف ئەوەی کە هەیە ئەوەی کە ئەبینرێت کەمێک پرۆفشناڵەتی پێوە دیار بێت زۆر هەڵمانە لە پریپرۆدەکشنا بۆ لۆکیشنەکان لۆکیشنی گونجاومان هەڵبژارد بەپێی دنیای کارکتەرەکان بەپێی ئەو کۆمەڵە کەسانی کە لە ناو فیلمەکە دەور ئەبینن باشە چکە ئەگەر سەیری فیلمی ئالوودە بکرێت ینی لە سێ دنیای جیاوازە ئەمە فیلمی ئالوودە تێپەڕێنین دنیاکانمان جا کردەوە بەڵام هەوڵمانە لە ڕووی مودەوە لە ڕووی توانین بڵێن ئۆرجیناڵیتیەوە لە یەک نزیک بن ئەو هەستەمان باتێ دواتر جەمپی وێنەمان بۆ دروست نەبێت جەمپی لۆکیشنمان بۆ دروست نەبێت و یەکێکیش لە شتە گرنگەکان کە لە فیلمی ئالوودەیە کراوە دیزاین و مودی وێنەگرتنی ئەو فیلمەیە باشە
لە ڕووی جوڵەی کامێرە و لە ڕووی کامێرە موڤمنتەوە احتیمالە چەند هەڵەیەک هەبێت بەڕاستی چکەوەکو باسمان کرد ئەرکێکی زۆر قورزە سەرشانی هەموو ستافەکە بوو نەمانەتوانی 100% ئەو هەدەفە پێچین ئەو بیرکردنەوەیمان هەبێت کە وەکو لایەنی وێنەی فیلمی ئالوودە بتوانین بەردەسی بخێن بەڕاستی چکە لۆکیشنێکی زۆرمانە بوو ئەکتەرێکی زۆرمان هەبوو و کاتێکی زۆر کەمان لە بەردەسا بوو و بودجەیەکی زۆر کەم هەبوو بۆ دروستکردنی فیلمی ئالوودە لەبەرەوە ئەکرا عنی ضروریەت بوو لەسەر شامان کە لە ڕۆژەکانمە 5 سین دروست بکەین ئەمەش هۆکارە بوو بۆی کە زیاتر پەلە لە ئیشەکان بکەین و منۆ خۆم پۆزەشنێکی ترکە لەسەر سێدەم بوو زەحمەتێکی کە لەسەر سێدە بوو ئەگەر باوکاری کاک ئەحمەد و برادرانی کە نەبووە لە پرۆدەکشن کە نەمانەتوانی بەڕاستی ئەو زەحمەتیە تا سەر بڕات بەڵام ئەمەش بوو بە هۆکار کە لایانی سینەماتۆگرافی لایانی فیلمی ئالوودە لە زۆر ڕۆ غەدری لێ بکرێت لە زۆر ڕۆ نەتوانین هەدەفەکەی خۆمان بپێچین حەزەکەی خۆمان جێڕانەوەکەی خۆمان لە ڕووی وێنەوە بتوانین ئەو هەدەفە پێشین بۆیە بەم شێوێش باس یەکەم ئەبێ خۆمان ڕاستیەکان بڵێن نەگەڵی کە خەڵک بە جۆرێکی کە قسەی لەسەر بکات بەڵام لە کۆتاییە لێ رازین لە وێنەی فیلمی ئالوودە خەڵک بینەر تا حدێک لێ رازیە ئەمەش جێگەی دڵخۆشیەوە هیوادارین لایندەیە هەمان گروپ هەمان ستاف بتوانن ئیشی زۆر باشتر بکرێت و پلانی باشترمانە بێ بۆ ئیشکردن بۆ بتوانین بەرهەمی جوانتر پیشان بین ئەزانی خەیبەر هونەرمەند هەمیشە وایە هەتا کارەکەی جوان بکات و جوانتر بیکات ورتر ئەبێتەوە قوڵترە بێتەوە لە کارەکەی خۆی بۆیە ئێمە هەمیشە لە کارەکانی خۆمان تا ڕادێگەڕڵین نە با زیاترکەین با ئەوە بگۆڕین باوا بکەین هەممان ئەوەیە جوانتر پێشکەشکەین دەستە خۆش بێ کاک نەورۆز ئەمەیە پرسم نەورۆزی حەسەن تەنیا لە فیلمی ئالوودەیە تەنیا بوو یان هاوکارە هەبوو يعني من لەگەڵم بەڕاستی خێبەر و ئەحمەد ناڵە مناقەشەی زۆر دوور و درێژمان کردوانە بەس ئەو پرسیارە زۆر لە جێی خۆیەتی نازانم چۆن بیرە لەوە کردوەوە بەڵام سێکە یعنی زۆربەی کاری مۆسیقای فیلمی ئالوودە کاتێکراوە کە من لە کەنەدا بوو یعنی من لە ناو هاوڕێکان و خزمەکانی خۆشمان زۆر کەم خەڵکە بینیم وەکو خۆم تەنیا بێ من لە شوێنێکە ژیم لە شاریشی پسکۆلا ژیم لە کەنەداش شاریشی سەوزی بێدەنگێت عادەتەن هیچ ڕوونایە ینی ئەبێ ئادەنگیشە بگۆڕی کە باسێکی من کە بیری ئێمەکێتەوە بێدەنگە بمونەوەیەکانی من زۆر دەمێکیشە لێرە دوورم یعنی منەمەیە کەم جارە دوای 7 ساڵ هاتوومەتەوە ینی بە تەواتی لێرە دابڕابوو بەڵام ئەگەر لە پرسیارەکەی تۆ بچمە شوێنێکی ترەوە هەنێ لەو تراکانی کە دروستم کردووە هەر بەڕاستی تعبیر زۆر لە خۆمەکە یعنی کە گوێی لێگری زۆر تەنیا و تەپ و تۆزاویە یعنی ئەو زۆ ئەحمەد باسیەوە هێکری و هەنێ شوێن دەستوین ماکرۆمی تەپ و تۆز و تاریک و بێتاقەتی ئەوەمانە ینی هەستەکەم ڕەمبێم فیلمە بووە زۆر لە خۆشمەوە نزیک بوو ڕەمبێر لەو جەوەی خۆمەوە ئاوازۆن نزیک بوو ینی من ستۆدیۆیەکەم هەیە لە ماڵەوە کە ئەشتم بۆ جامیع هەر ژوورێک مێ لەوێش هەر ستۆدیۆیەکی کەم هەیە کە ئەچم بۆ تۆڕنتۆ زۆر جار بۆ ئیشی ماستەرین و هەر شتێکی کە لێش هەر ژوورێکی تاریکی تەنیا یعنی نانە قسەیە زۆر لە جێی خۆیەتی هەستەکەم زۆر خۆمی پێوە دیارە هەرچەند من وەکو وێنە کێشێک بە دەنگ یعنی من ڕسمەکەم بەس بە دەنگیکەم هەستەکەم هەنێ فیگەر هەردووبارە بێتەوە بۆن مناها چەلوێمان هەیە ئەگە زۆر لە ئیشی کەی منیش جێ لێ بگری هەر عادە نازان بۆ چەلوەیەک لە شوێنێکە هەیەتە دەرەوە چەتۆزی خۆی ینی زۆربەی کاتەکان من ئەوە بەکارێنم بۆ ئەم فیلمە بە تایبەتی بۆ ئەمە ینی دیوی پشتەوەی ئەو میلۆدیانەی کە جۆ لێیە هەمووی ئەتمۆسفێریکە یعنی غەیری ئەو لایت مۆتیفەی دروستمان کردووە شتێکی تیانە بیرێکەوێتەوە یعنی ئیشکردنە لەسەر پانتایی ئیشکردنە لەسەر سپیس ئیشکردنە لەسەر ئاتمۆسفێر زیاتر لە جاتیەوەی کە ئیشکی لەسەر شتێکی زۆر تایبەت غەیری ئەو میلۆدیە ڕێیسی کە چەند جارێک جۆ لێ بێ لە هینەکەیە لە مۆسیقاکەیە ئەگەر جاوی پرسیارەکەم مابێتەوە بە تەواتی دەستە خۆش بێت زۆر سپاس ئەحمەد دەنگ هاوشێوەی ڕنگ کاریگەری هەیە لە کارێکایان ئەگەر بڵێم لە فیلمی ئالوودەیە وڵا بەدڵنیایی ئەوەنجا ئەوە زۆ خۆشە ئەو پرسیارە شکرد ئەو پرسیارێکی زۆ باشە چونکە کە فیلمەکە تاو بوو یعنی بڵێن کە دەنگ تاوکرا پۆست پرۆداکشن دەنگ تاوکرا
تاکەشت کە من و خەیبەر وتمان ئەوەی خۆشە ئەم فلیمە 50 تەواوە یعنی 50 دەنگ و 50 ڕسمە ئیتر تەمان دەنگ میوزیکی شاگرێتەوە خۆتەیزانی یعنی تەواو 50 کرۆ خەیبەری شتوانێت قەرارلەوە باو ئێوە شتوان قەرارلەوە ببورێتە بن هەر لە کاتی پرۆدەکشنی شەکایە کەم ناقەشەمان زۆر لەگەڵ کاگە حماکرۆ کاتە مامۆستا نەورۆز بەداخەوت مانگاوێک دوور بوو لێمەوە لە دوور بوو باسی ئەو مەکرەم و جارێم و ئەم فیلمە ساوند دیزاین و میوزیک سایە 60 ئەم فیلمەیە من ڕەم وا بوو بەڕاستی من ڕەم وا بوو ینی نەبێ بەم جامە لە خۆی شایەتی و حاڵە بێ دەگەر زۆر مناقەشەوانە کرد چکە ئەم فیلمە نازان پرسیارەکە بوو بێ پێشەنیە دواتر ئەگەڕێنەوە لای ئەحمەد ئەم فیلمە لە ڕووی دەرێنانیەوە لە ڕووی ئیشکردن لە ئەتمۆسفێری ئەم فیلمە زۆر لەسەر هەست ئیشکرا باشە ینی زۆر هەست ئیشکرا ینی کاتێ بینەریش دانیشێ بە دیارم فیلمەوە هەستێکە چێتە ناو ئەو بینەرەوە بەڵام هێشتا پێی وایە کەمە ئەوێ زیاتر لی تێبگا زیاتر بچێتە ناو فیلمەکەەوە جارێککە ئایا بیبینێتەوە ئایا بزانێ فڵان کەس بۆ بۆ ئەرێ ئەمە بۆ وای کردەوە بۆ وای کرد ئەنی هەستێکی بەقوە دێل ناو ئیشەکە لە بەرۆ ساوند دیزاین و میوزیک تەواوکەری ئەم فیلمە بوون ینی سایە 60 ئەبوو ئەمانە تەواویکەن سایە چ وێنە و دەرێنانی بوو ببوورەوە دواتر من پرسیار فەرمو ئەحمەد تەواویکە یەک شتی تر هەبوو کەم کەسم قسەیاکە بەڵام من لێرە زۆرم بەکارهێنا ئەموت زۆر برادەرەی کەس باسی دەنگ ناکە هەتا لە مقابلەکان کەس باسی دەنگی ناکرد وتم تەواو ئەو بدنەوەی ئەگەر باسی دەنگ نەکرێت کە خەڵکی خۆمان زۆریان حەز لێ باسی نقطەی زۆعفە بکەم بەس ئەگە باسی نەگەن بەڵێ کاتە ئەگە باسی نەگەن یعنی ئیشی خۆی کردووە ئیشی خۆی کردو و مرتاح بوو گوێی لە فیلمەکە گرتووە چونکە دەنگ بەعام لە ناو ئێمە لە ناو سینەمای کوردیە ئەوەنە نەچۆتە پێشەوە هەموو کەس بتوانێت قسەی لەسەر بکە یا هەموو کەس بزانێت قسەی لەسەر بکە ئەوە باشترە پێڵم لەبەرەوە کە باز نەکرێ بەلای منەوە بردنەوەی یعنی وتم ئەگەر باسی دەنگ نەکەن ئەو من بردوومەتەوە یعنی بۆی وتم 50 بوو بەس 50 وتی 40 مشکلە نییە 40 ئێمە عادەتەن بەیانیانیش من لە مەزاجێکی زۆر باشە و بەیانیان عادەتەن ئەو مەشدانی کە لە بەیانیان ئاکرا بوو دەنگیشی زۆر باشترە ئێمە زین کام مەشدانن ینی گەشتبۆ ڕادەیەک جاروبا خەیبەر وەکو بە سەباح بانگە کردم ئەی بەیانیان مەزاجە باشترە دەستان خۆش بێ سەرکەوتوو بن کاک نەورۆز جیاوازی موزیک لە فیلمێکە وەک لەوەی کە میوزیکێک لە سەر شانۆ پێشکەشکەی بەجیا ئەمێ باس لەو جیاوازی و کارکردنە جیایە بکەم کە یەکێکی وەکو تۆ وەک ئاوازدانەرێکی وەک تۆ کاری تیاداکەی بڕواکە تۆزەنەوە پێش لە دانیشتبووم بیرم لەوە کردەوە پێ بڵێ مەتوانێت پرسیارە بکەی قەچشتیام نەکردو باش بکرد کەمپۆزین تەبعاً ئەوە شتێکی ترە ئەزانی تەواو دنیایەکی جیاوازن من بەدەر لەوەش یعنی من هەر خۆم حەزم لە سینەمایە حەزم لە فیلمە حەزەکەم سی فیلم کەم جۆ لە مۆسیقا گرموانە بەڵام ئەم ساڵانەی دوایی تقریبان ئەگەر بە حسابی حسابێکەکەم 10 ساڵی ڕابردوو من زیاتر چوومەتە ناویەوانە ئەجینا پێشتر زۆربەی ئەو ئیشانی کردومە ئەو ئیشان خۆی بۆ نەوع خەڵکانە ئەوترێڵێک کلاسیکلی ترێند ئەڵێ بە مۆسیقای کلاسیکی ترین کراوە هەر بەڕاستی من لە زانکۆ ئۆرکێستریشنم خوێنووە مەسەڵەن ئەرێنجینم خوێنووە کەمپۆزینم خوێنووە ئەمانە بەس مۆسیقای فیلمم نەخوێنە تا 10 ساڵەمەوە پێش یعنی نەچوو بوومە ناویەوە جا شتەی تۆیڵی جیاوازەکەی لەکوایە هەر بەڕاستی یەکەم جار ینی کە یەکەم جار کۆرسی یەکەمە مۆرگر لە فیلم سکۆڵەڵێ مەسەڵەن من دانیشتە بووم تاوان بە فوتج ئەوم هەیە نازانم چۆن بەس گرتوومە زۆر جار من محازەرەکانم تەزیرە کرد بۆی دوای لە ماڵ و جێ لێ بگرمەوە پرۆفیسۆر هەیە زۆر بە سەریعی قساکە و هەموو شتەکانە لێ وەکۆی من بیزانم ئێ نایزانم بدانیشم جێ لێ بگرمەوە مەسەڵەن بۆ نمونە من یەکێ لەو کۆرسانە و پێڵێم چۆن ئەی خوێنی مەسەڵەن تۆ چۆن کەمپۆزین بۆ فیلمە خوێنی یەکێ لەو شتانە وێڵێ بە سەریع بی یعنی ئەوەی سورعی بەدیهەوە هەبێ مەسەڵەن منەوە بانکتەکە ئەڵێ ئەدەی تۆ بێنەرە بەرچاو یعنی من زۆر جار پۆست ئەپۆکالیپتیک
ئەها مەسەن دنیای دوایەوەی دنیا تەواو بووە یەک لەو حێخسەسە شاشەکە ئێو دێ فەرمو عەسپێکمان بۆ بکە ئەموو چۆن ئێوە نازانەوە ڕسمان بۆ بکە بە مۆسیقا تۆ ئەبێ بتوانی ئەوە بکەی ئەی گۆڕی لە بڕێکایی و ئێستا چینە قەرنی هەژدەوە باڵڕوومێکمان هەیە دوو خۆشەویست دانسەکەن ئەسفم بۆ بکە مەسەن شتێ بە خەیاڵتایە چییە ئەبێ سورعی بەدی هەو هەبێ خێرا بیری لێ بکەیتەوەمانە بەڵام بڕواکە ینی حەزناکەمەوە بڵێم بەڵام ینی عمرێکیشی پێچێت ئەمە ینی ئەمە شتێک نییە زۆری لێ بکەیت ینی من هەموو جارێگەڵێم ینی ناتوانای بڵێ ئەو من ببورن هەڵسم قاوەیەگە خۆم و ئەبێ بڕۆم مۆسیقادانێ مۆسیقاوا دانانرێ ئەو مۆسیقای تو دانی نەئەگاتە خەڵک نەتعبیر لە خۆتەکانیش مۆسیقا شتێکە ڕاتە کێشێ و هەز دقەیەکە و دانیشی ئەینوسی یعنی من بەبێ فیلمی ئالوودە بەبێ پرۆجێکتەکانی ترم بەبێەوەی هیچ ئیشێکی فیلم هەبێ من ئیمشەو هەردانیشم تۆزێ مۆسیقا نووسم چکە ئەمە ئەو زمانەیەکەم نیزانم ینی پێوەندی بۆ نییە کە من پرۆجێکتم هەیە ئەبێ بۆ ئەو پرۆجێکتە ئیش بکەم جا مۆسیقا ئەو شتەیە نازانم چی پێڵێن حەز لەوانەیە کلمێکی کەم بێ حەزێکی زۆرە ئاگریە کە نازانم ئاوای ناو بنێەوە ئەوانە بەڵام بەتەواوەتی جیاوازی هەیە من ئیشم نووسیوە ئیمساڵ لە یادی کەنەدا لە ڕۆژی کەنەدا لە یادی 100 ساڵی ئۆرکێسترای سیمفۆنیا ئیشێکی منیان لێ بنمونەوە ئیشی ئۆرکێسترالیە تەمەەن هەر لە فیلمی شاجی نابێتەوە ئیشی نووسینی مۆسیقا بۆ لایف پێرفۆرمەنس شتێکە ئیش نووسین بۆ فیلم و ئینسیدنتەڵمی بۆی ببێ بە مۆسیقای باگراوندی شتێکی ترە بەڵام ئێستاوا خەریکە خۆشبەختانە لە عالەمە ئەوەژە بێ بە نوعی لە ژان شکە لەناو ئەو خەڵکانەیە کەوتمان کلاسیکلی ترینەوەی کەمپۆزینی خوێنوانە عادەتەن مۆسیقای فیلم ئەمە شتێکی سەیرە تا ئێسش وایە ینی بە شتێکی زۆر جدی وەرناژیری ینی ئەڵێن ئەمە ئەو مۆسیقا جدیە نییە کابێ پیشان بیرێومانە بەس خۆشبەختانە ئەم ساڵانەیە خیر ئەم شتە هەمووی گۆڕاوە تەسەورەوانیە ینی دەستە خۆش بێ با تۆزێ باسی شتی جدی یان با بڵێم تۆزێ با لە شتی جدی دوورکەوینەوانە لەگەڵ ئەوەی ئالوودا فیلمێکی جددی و کێشێکی کۆمەڵایەتی تاوتویەکات بەڵام ئەمەیە بپرسم چی بۆ جێگەی سەرنج و پێکەنین لەسەر سێتی فیلمی ئالوودا والله ناوە ناحەقیم بەرامبەرەکە من ئاگام لە خۆم نەبوو ئەبێت تۆ باسیکی شتێک بۆ پێکەنین بۆ کۆتاییەکەی یەک شت باسەکەم و بەس یەک مەسجی شمەیە بۆ ئەو کامێرەی بڵێم بۆ فەیسبووکەوانی عزیز بەڵام دوایەوەی ئەمەم جێڕایەوە من و خەیبەر لە بیدایەتی فیلمەکەەوە زۆر لە سەرەتای فیلمەکەەوە ئەمانوت ئەوەی باشە لەم فیلمە دەنگ و ڕسم تووشی هیچ دەنگە نەبوون عاتە لە هەموو فیلمەکە دەنگ و ڕاستم بە تایبەتۆگرافەت دایمە دایمە شەڕێکیانە بێت ئەو مەجالیتیانە زۆرمان واوت وانە بوو زۆرمان وت ناباش ئێمە شەرمان نەکردو باشە نانە هیچ دەنگە هیچمانەوەمان ڕێکەینانە دوای تووشی دوو شەڕبووین هەردووشی خەتای من بوو بەڵام ئەوەی باش بوو ئەم چاوی نامەوە ئێستش پێڵە مەڵم باشە بۆ جواب نامەوە کاتە ئەوکە جواب بەمەوەی شەکە هەڵبەستا آخر ڕاستەکە هەر بەڕاستی سترێسێکی زۆر هەبوو بۆیە کێسە بیرەکەیتەوە بڵێ کامیان کاریان خۆش بوو بەڕای من ئەگەر یەک دانا هەڵبژێرم مانەوەمان لە سژنەکە بە هەموو قورسایەکانی خۆشترین کاتەکانی سەر فیلم سەر بوو بەس یەک مەسجم ئەگەر بتوانمەوە مەسجە بکەنم سەیری کاملەکە شەکەم هاوپیشێ عزیز فیلم سازی ڕێک و پێک کە تۆ ڕخنەیەکە نووسی لە ئێستاە فیلمەکە لە سینەمایە ئەبێەوە بزانێ و ڕخنەی تۆ بێ بە هۆی ئەوەی کە ئەگەر 10 کەسیش پەشیمان بێتەوە لە چوون بۆ سینەما ئەما کرێ زەرێکی زۆر گەورە بێ بۆ فیلمەکە تۆ هەوڵی سینەمای کوردی دروست بێ بەڵام پەلەتە ڕخنە بگری ئەم ڕخنەگرتنەی تۆ ئەبێ بەخۆی نهاتنی خەڵک بۆ سینەما من هەموو جارێڵێم با خەڵک بێ بۆیە تەماح فیلمی تر دروستکە کاڵم تەماح فیلمی تر دروستکە مە بەسم لەوانەیە کە پارە ئەێم بە فیلمەکە بۆیە پارەکەیان بۆ بگەڕێتەوە فیلمێکی تری پێ دروستکن لەبەرەوە پەلەمەکە لە ڕخنەگرتن ماوتە پەلەمەکە 2-3 ساڵی تر ڕخنەی لێ بکرا ئێستا با فیلمەکە پارەکەی خۆی پیاکاتەوە بۆی فیلمێکی تر دروستکرێ ئەو سینەمایە دروستکرێ کە تۆتەوێ لەبەرەوە پەلەمەکە لە ڕخنەگرتن هیوادارم پایامەکە و جێگەی سەرنج بێت هیوادارم سپاس بۆ ئامادەبوونتان